بەهۆی خراپی کوالیتی بنزینە 800 دیناریەکە زۆرێک لە شۆفێران نیگەران و دەڵێن گرفت بۆ ئۆتۆمبیلەکانیان دروست بووە شۆفێریش هەبووە دوای ئەوەی بنزینەکەی وەرگرتووە بەهۆی خراپی کوالیتیەکەی تەنکیەکەی بەتاڵ کردوتەوە و وتوێتی کێ بە 500 دینار کڕیارە دەیفرۆشێتەوە ئەوانەش یەکەم جارە بنزینەکە وەردەگرن دەڵێن شانسی خۆیان تاقی دەکەنەوە و ناچارین وەری بگرین ناڕە لاورازە ناڕە دیرکە زۆر لێ ئەم شتانە وەڵاوەتی بەتاڵیەکەیمانێ هەر بەتاڵی کردێتە هی فلپەم بوو وەستاوە شتێک وەڵی یەکەم جارە مەجبوری بە 1200 دەرینانێت چی دەکەیت والله ئەڵێم خراپە بەس هیچ تێم نەکردوێت یەکەم جارمەکەت یەکەم تاتێنەکەم شانسی خۆم تاقیەکەینەوە ئینشەڵڵا والله ئەڵێم باش نییە بەنزینەکە ئیتر من یەکەم جار بەتی یەکەم ئیتر نازانم باشە خراپەیان نازانم وڵی باز لە خراپی زۆری بانزینەکە کرێ ترێمە طبعاً ئەو دیوی مەوزوعەکە نابین نازین کوالێتەکەی چییە چۆن نەگاتە دەست با بڵێن شۆفێر تەکسی یاخود شۆفێری سیارەی خصوصی بەعام ئیتر بەڕاستی کوالێتەکەی وەکو کوالێتی زۆر خراپ ئەوەی باسە وەڵی ئاڵێن هەر نەوت نەفتاوێکی ڕوتە و بەقەلی تەبرید نایە و واڵێن بەڵام میسان تا تاقی نەکات و نازانێت خاوەنی بەنزیخانەیەک ڕاستی بنزینەکە بۆ پێیان ئاشکرا دەکات و دەڵێت ئەوەی لە سلێمانی هەیە لە تێکەڵکردنی دوو مادە دروست دەکرێت و وەکو بنزین دەفرۆشرێت لە پاڵاوگە بەرهەم ناهێنرێت و لە گۆڕەپانەکانی هوانە تێکەڵ دەکرێت میکسە ئەمە جۆرێکە لە دروستکردنی بنزین لە پاڵاوگەیان دروست ناکرێت دوو جۆر دروستکردنی بنزین هەیە بنزین هەیە لە بە شێوەی میکس دروستەکرێت بنزینی کشەیە بە شێوەی تاوەر لە مەسفایە دروستەکرێت لە پاڵاوگەکانە بەس ئەمەی کە ئێستا لێرە لە سلێمانی لە بنزیخانەکانە بە سعری 800 دینار تەوزیعکرێت ئەمە بنزینە لە شێوەی میکسە دروستکراوە نەفتایە بە تێکەڵکردنی موادی MTBE کە نیسبەکە نیسبەیەکی دیارە وانە من سێری فەحسەکانم کرد ئۆکتانەکەی کەمترە لە ستانداردی نۆرماڵیش بەڵام دەرچووە لە فەحسی وەزارەتی سامانە سروشتەکان و دایری نەوت لێرە فەحسەکە دەرچووە لای ئەوان چۆن دەرچووە ئەوش نازانم باز لەوە دەکرێت ئەگەر گرفتی کوالیتی بنزینەکەی سلێمانی چارەسەر نەکرێت ئۆتۆمبیلێکی زۆر تووشی گرفتی میکانیکی و وەستانی فیول پەمپ دەبنەوە وەکو ئەم پەندەکوریەی لێ دێت کابرا بۆ ڕیش چوو سمێڵیشی لەسەردانە ڕەمیا ڕۆسمان کەناڵی پێیام سلێمانی